پاکش یەکێک لە نووسەر و هەروەها شاعیرە هەرە جوان و دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی بگومان خاوەنی سەدان شاعری زۆر تایبەت و ناوازەیە و لەگەڵ هەموو ئەمانەش بین قەڵەمەکەی بە بەردەوامی لە نووسینایە و هیچ کاتێک دانەبراوە. لە ئێستا بەڕێزیان سەرقاڵی پرۆژەیەکن. ئەم پرۆژەیە بەشێک لە کەسایەتیە هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی بگومان لە خۆگرێت لە هەر چوار پارچەی کوردستانەوە. دیارە شارەکان چوارینن و هەریەکەیان پێشکەشەکرێن با کەسایەتیەک و لە ئایندەیەکی نزیکە ئەم بەرهەمە چاپ و بڵاوەکرێتەوە و نووسەر محەممەد پاکش پێشکەشیە کات بە تەواوی ئەو کەسایەتیانی کە توانیویانە لە بواری ئەدەب یاخود لە بواری هونەر و هەروە کۆمەڵایەتیا بتوانن خزمەت بە چەمکەکان بکەن. نزیکی 6 ساڵێکە بیرم لێ کردوێتەوە هەستەکەم کوردی ژوەکو و هەموو نەتەوەکانی تر خاوەنی کەسایەتی گەورەی ئەدەبی خاوەنی کەسایەتی گەوری ڕۆشنبیری هونەری کۆمەڵاتیە وەک فەیلسوفەکان خەڵکمان هەیە کە وتەکانی و پەندەکانی وەکو فەیلسوفێک بڵاو بۆتەوە و شاعیرمان هەیە شیعرەکانی لەسەر ئاسی جیهان ئەخوێنرێتەوە و هونەرمەندمان هەیە لە فیلمە گەورەکانی جیهانە بەشداریەکە و نووسەرمان هەیە نووسینەکانی بۆ زمانەکانی دنیا وەرەگێڕدرێن. بۆیە بیرم لەوە کردەوە کە هەریەک لەو کەسایەتیانە بەو خەسڵەتە تایبەتمەندەی کە لە شعریانیان لە نووسینیانیان لە کەسایەتی کۆمەڵایەتیانە هەیە چوارینێکی تێکشکاو کە شێوازی تایبەتی خۆمە بۆیان بنووسم و لەو چوارینەیە لە کورتترین مەودایە لە کورتترین نووسینە ئەوەی ئەوان بە شێوازی داهێنانەکان یاخود تایبەتمەندیەکانە لە نووسینەکەیان لە ئەدەبەکەیان لە هونەرەکەیان لە کارە کۆمەڵایەتیەکەیان دەری خەم بۆ نمونە ئیشار کەمالمانەیە کە لەسەر ئاسی دنیا نووسینەکانی ئەخوێنرێتەوە پیرەمێردمانەیە و ئێمە حسابی فەیلسوفی بۆکەین پندەکانی هەزاران ساڵ ئەتوانێت بڕکات و دەیان ساڵ پێش ئێساوتێتی بۆیە ئەڵێم دەیان ساڵ پێش ئێساوتێتی لەبەرەوەی ئەتوانێت چەندین سەدەی تر بژی چونکە ئەتا ئێستا ژیاوە و ڕۆمان نووسمانەیە بۆ زمانەکانی تری دنیا و هونەرمەندمان هەیە دەوری باشی بینیوە و کەسایەتی کۆمەڵاتیمانەیە کە کەسێکی دیار بووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی خەباتی خوێندنەوە و لە ڕووی خەباتی ژن و ڕێکخراوەکانی ژنانەوە کەسایەتی دیارمانەیە کە ئەمانە لەوانەیە وەکو پێویست بۆ خوێنەرەکان وەکو پێویست بۆوانەی کە شعرە خوێندنەوە دیار نەبێەوە لەوانەیە بە مەقالێک لەسەری بنووسی خوێنەر زۆر ئارەزووی نەبێ بەڵام بە چوارینێ کە تۆ هەموو خەسڵەتەکانی تایبەتمەندیەکانی دەرەکەیت هەم بۆ خوێنەرەکە ئاسانترە و هەم شتێکیش لەوانەیە ئەو چوارینەی من هۆکارێک بۆی ئەو کەسە بگەڕێ بەدووە کەسایەتی ئەو کەسەیە. بۆیە من بەم جۆرە کارم کردووە تا ئێستا نزیکی 150 کەساتیم تەواو کردو ئەوانەی کە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەر شوێنێکی دنیا بن لە ژیان نابن یاخود لە ژیان نەمابێتن بە تایبەتی ئەوانم بەڕاستی وەرگرتووە کە خۆم سەرسامیەکەم هەیە بە هونەرەکەیان بە ئەدەبەکەیان بە ڕۆشنبیریان بە کەسایەتی کۆمەڵاتیان. ئێستا پرۆژەکە ئامادەیە بۆ چاپ بۆ ئومێدەوارم کە سپۆنسەرێکی بۆ پێیا بێت کە من و ئەو خزمەتێکی خوێنەرەکانمان و خزمەتێکی نەتەوەکەمان و خزمەتێکی ئەو کەسایەتیانە بکەین.